پشتی 198 دمجمیران دبن خربین ارتحجی دا ایرو خورتک 17 سالی هات رزگار کرن. خانمک به مال باتا خور راج بن خربین مرعشی هاتی رزگار کرن جبو دنگی امریکا دا آخوا. و کوش کاسپی دی بیجا و نزانه که اگر تشتین ناسکری و فروکن امریکی خستین خواره ین جاسوسیه یا نه. دم باش از داخل شموهی ویاده من خوش ورا دخوازم دقل برنامه كورت كونكشن جي دنگي امريكا نها لواشنطن دمجمير حفتي سبيديا روجا سيشنبيه خورتك 17 سالي بناوي محمد أنس يعني نار إيرو سيشموي لمراشي جبن خربين آواهيكي هات رزقار كرن صدو نوتو هشت دمجميران بشتي ارتهجا ويران كر حفتيا بوري بشتي كو جبن خربيان هاتي درخستن أو خورد جبو تاقي كرنا تندرستيا لزگين د امبلانس گهاندن امبلانسي جبو بنچاف كرن آژانسا نوچین آنادولیا یا دولت رادگهینه کو برایوی باکی یعنی نارجی کو 21 سالیه پشتیوی هات رزگار کرن هر دو د امبولانس ساده کتن بنچاف کرن زو هاتن روانه کرن جبو نخوشخانان لی ندیاره که روشوان آتندرستی چاوایا کوش کاسپی رادگهینک و امریکا آماده هر آلیکاریه که بده قربانین ارتهجه لترکیه و لسوریه کاروانه که آلیکارین امریکی جده کامیونان پیک تی روژا یک شمی دربازی سوریا بویا و هجماره کامیونان کو جسنور درباز بونا گهشتیا پنجی و دوان بردف که راگهاندن یا کوش کاسپی کرنجن برید بیجا گرنگا کو انجمنا اولکاریا نتوینی گرتی درباز کرنا کاروان نین دی ین آلیکاریان اری بکه و گود جیج بو انجمن اولکاری پرن گرینگا کو دستور بده گهاندن آلیکاریان رزگار کرنا جیانا خلکی نابا او درنگ بکوین و اندامن برلمانی ایکتیا اوروپی ریز لقربانین ارتهجا حفتیا بوری یا لترکی و سوریه دای گرتن کو بدهان هزار کسان تدامرنا روبرتا متسولا سلوكا برلمانتويا ايكاتيا اوربيج مجلس راغود كو اوروبا لقال قال تركيا وسوريا بريا دقيقه رزقرتني لقربانيان متسولا قود میکانیزم ما پاراستنا سیویلان هاتیا اکتیف کرن و مدست دایا شاندنا آلیکاریان و دی هنارتنا وانجی هر بردوام با. ایرو کابینه حکومت ترکیه لنا وندا افادی کومبو مجاره سرکه جلبتا کومبونی برسف و سردریه لروجن داهاتی به ارتحاج جرا و هولن آلیکاریان جیبو پیامنری دنگی امریکا ایوب دمیر لانکره نها بمره و پیداچونی به سروان جوینان دکو که چتشتینو لعردیه یا دم باش ایوب یعنی ما دخواست مزان کانی او جوین بتر بحثی چه دکو انجامنوی رنگه هشتا بردوام بد تمام نبالی تچید بی سی جوی دخيل انا جبينا كابينه دمانوچه دسبيكر لانخره لافات اوجي دسبيكر راستي دوی جبینه دا آلیکارین سرو کمار فات اوکتای دیار کرکو yani ev kabine hani ser mijareke tene komdu be ev mijarji mijara erdheceye dibin serokatiya Recep Tayyip Erdoğan da evcivin jixwe kombu hin vezirin ku ana divê civînê danînin prewan li qada erdhecene ew jî li ser internet yani jî telekonferansê daxilê vê civînê bibin dawiya vê erdhecê çi ye çinîne bi tevahî gotûbêj bikin ve da taybetiya ve civini çekildin jî li afade yani cara yekeme ku civin nav avahiya afate da çêdibe ve tevahî ser erdhecê encama erdhecê bisekin. Bale. Başa dibêjin ku Serok Erdogan li bera hinek biryaran derxe او بريار ويتشبن اگر وزانياري سرهنا اگر لعنين حكومتي بحثي وانا بكن
دوی و دا راستی تدی اردوان دما قادا اردهجی دا دیگریا بحثا آواهیان سازکرنا وان کرده بود دیسا لآمده راگاهنده بکو که ساله که دستور بدنمه امی تواهی وان کسین که مقدور بونه دا اردهجی دا جبوان آواهیا جرکادنه ساز بکن دالی ادن دا جی تدی گلک او هنه یعنی مثلا اردهجی دا کسی که به مالمان آنا نابه کارسات دانه جبو جی کرنا وان مثلا او جی کو زان کویان زاروک دچن و دری سپارته دبن اوان والا دکن و دری چوا بکار بینن غیری وانا د فندقان دا اوتلان دا تشندن دا تواهی جبو کو جی چوا دکارن دا بسن سروانا زیده و دسکن وسات ایوب دیاره اپوزیسیونی جراگهاندی کو او نقش ریاخوا جبو مثلا آلیکاریا جبو مثلا سردری دیگل ارتجی راب گهینا يعني او تشتشتا تشد بيجن ويتشبكن اپوزیسیون دوی واری دا دبیجه کو پیوستی به یکتیا گشتی ہے یعنی ام لازمه ببین یک دنگ جبو کو حتی نها جبو رزگار کرنا او کسیم بن کابلا بو راستی آنا پرسکریکا کا جواکی دردی که پیش یعنی هم سپارتنا وان هم کار یعنی تحویل کرنا وان آنجی تشتی کو هاتنه روخواه هم بن را کرنا وان بران تبایی جبو کو نبه کارسته کا جواکی آنجی درونیه کا پر خراب در نخینه ولی اپوزیسیون داخل زمان زیادتر اوه کو وانا به یک یعنی به یک دنگی و هفکاریه که چاره سر بکن دوی واری دا دو شخص سروکن هفسروک گشتی یه هدف میتا سانجار هم بحثا وانا کر و دیسا سروکن پا CHP Kemal Kılıçdaroğlu و ین yani meza şeşkoli jî tevahi behsa van tiştan dikin armanc ew ku be yani eşa ku kesin mağdure de erdece ve eşa van kim be Ayub Demir پیامبردن امریکا جانگر راست خوب مره بوگل کی سپاس و پشتی ارتجا کول باجار مرعش دای خانم امینه اکماز و مالبات اوی 36 دمجمران دبن خربیان دا مابون لی به آلیکاریا جیران و تیمن رزگار کرنی او هاتن در خستن لی مالخوی مخابن رزگار نبویا پیامری دنگی امریکا عارف اصلا دگل امینه خان آخفتی و افراپورت شاندیه ev jina 55 saliya bi navê Emîne Akmaz li gel kurê xwe Harûn û Elî piştî sû 5 saetan li navenda bajarê Mereşê dibin xirbeyan da hatiye rizgarkirin. Mixabin hevjinê wê mîna wê bi şans nebû û ew mirî hatiye derxistin. Piştî ku meytê hevjinê xwe li goristanê Sparta Axê ew dîsa hatiye serşûnwarên xwe yên hilweşayî. Ew bi dilsotî li wêraniya jiyan û avahiyên xwe dinêrî û hîn jî dibin bandora ertejê da ye. Biz yatıydık eşimle birden. Ez û hevjînê xwe razabûn ji nişka ve avahiya me hêjiya û wek ku avahî li dor xwe ve zivirî. Malxwê min xwe ji cîh avêt û destê xwe gihan telefonê. Wek dengên taqir hat û bi dengê gum avahî hilweşiya. Piştê wê ez nizanim çawa çêbû û kengî ez hatime ser hemdê xwe. Piştre min ban kir û min got rehê min hûn li ku derê ne? Akmaz dibêje ku ew dibin xirbeyên avahî da dengê xwe gihandiye zarok û cîranên xwe û li gel wan axiftî bû û wan banga rizgarkirinê dikirin. O arada eşim dedi canım. Wê demê hevjînê min got min rihê min pêşiyê min xilas bikin wê baş be cihê min pir teng e. Pişre li gel min dirêj axifî behsa jiyana xwe kir şîret li min kir û got ku zarokên min xeta min ya sor e baş li zarokan binêre. Avahiyê ku hilweşayê heşqat bû û mala malbata Akmaz di qata pêncan da bû. Tîmên rizgarkirinê li ser banê avahiyê ku hilweşayî qulkirin û xwegihandin Emîne Akmazê û ew piştî sû 6 saetan hate rizgarkirin. Pişra ji kurê wê Elî û Harûn hatin rizgarkirin. Lê ji ber ku cihê hevjînê Akmazê pir teng bû, wî canê xwe ji dest da. Me jê Harûn pirsî gelo wê ew qezdem
دبن خربیان دا چه هیس کر؟ کاری خودیه دبیجن عفده خودی قدر خوش جیان دکه جخوا جهه کو از در کتب و معجزه بو حتی در خستنا من جی لگل باو خوا و 4-5 کس اندن جی داخویم لیمن کاری بو باو خوا خلاص بکم جیران ما ین رخ ما پسمام ما بون مالباتک جی 5 کسان بو همویان جی جیان خوش دستان لعالیه که خباتن رزگار کرنه بردوام دکرن لعالیه دن جی هارون اقماز دناوا خربیان دا تشتین مالباتا خو برهف دکر. مجوی پرسی گلو دما کو توان کم دکی سرپیاتین مالباتا تا تبیراتا او تچی هستکی؟ هر شيء پریشانlık yani. همو تشت رحي من دشوته بيوار و بيمال مانا نظانم بلا بخير به تشتك تنيكو از بيجم ریوبری روشا آوارته و فلاکت آفات دیار دیکه کو د ارتجن شش و مهدا لتواهی باجار مرشه 914 آواهی هلوشانه. هجمارک زیده رونشوان جان خوش دستان و هنجی دبن آواهی هرفی دا هجمارک زیده رونشوان هنه. لگور کاربدستک آفاته وان خبات رزگار کرنه 85 صدی قدان دیه. Yani elimizden geldiği kadar. Dostuma da düş. عارف آستان دنگ امریکا مرش. هفدم هاولین رزگار کرن و علیکاریان تی راگاندن کو روشتموان لدم رومالی راستی آستان و بنچاف کرنا دبن جالی حکمتی و لهمان دمی جیتی گوتن کو جماره که روشتموانان د ارتج دامرنا جبو راستیا وان نوچیان و شروع کرنا وانا افراد محمد اوغلو ریوبری کومالا روزنامه‌وان هریمی بنگهل آمدی نها میوان کورت کنکشنا که افراد دم باش راست روزنامه‌وان تین بن چاف کرن و آستان کرن کو مبهیستی تو یک جوانا بوی بله راست مخابن دما آتش بچیبو او شب هر روزنامه‌وان جی بویری بو پس کو بشوپیان زانیاریان ولاتیان پارد لی پشتی کروش آوارته هات ایران کرن هر تش هات گوهراندن يعني دم خروش آواتش على حكمته وهات إيران كرن هروا الأشكال تركيا سفاين تركيا جي هات نجيم بيرا ويدري يك بيك روزمانوسان روزمانان أصلا باشه چما تين أصلا كرن چما تين بنشاف كرن كيف راد يعني دياركو ناوازن راسي روزمان براي بشتري باربتن شو مثلا أمري اللي جيبوا يريبون جلك جيبوا يريبون أزيك نمونة كي بيجم دمك أز بخوتشم ويدري من أصلا كرن گوتن که تلویدری اگر جیانا پته که مطرسیه میچو برسفدن یمگو 300 کس لویدری نه مثلا 300 کسان اگر جیانا ونا که مطرسیه خطره کی بس یومت که خطره اون دبن مطرسیه مدابن اگر چکی بگمانه یعنی جبر وی چما من بیدرین چما من بیدرین ابن هر واجبه کروش آواتات و اعلان کرم دست در فتت وان دابو دستور ندان یا ما بنشاب کرمان یا جمل ویدری راوتن كيف فراد راس روزنامه‌وان لدمي روجا ارتهجي اوجي وانج جانا خوش دست دايا بله راست چندن يعني هجمار هي ناتيه پاردكن چونكي گلك روزنامه‌وان جي وقت چواكو ولاتي مال خوبن روزنامه‌وان جي مال خوبن يك جوان جي جانا خوش دست دابون هنا لي هي هجمار وانا بشتي ناتيه پاردكن چونكي پيوسته كوان روزنامه‌وان ورن پسين لکوبون دشغلیان نهار روزنامه‌وان بون بری روزنامه‌وان بون دکیجا سازو دزگین نبون ایست راپور که ور آواترن و او راپور که برای کشته ور پارده کرن جبر بی سدم حتی هاج کومله مره کومله روزنامه‌وان هرمی و حتی ناوی سردان ناتیه کرن لی امزان کو گیشتی مبهیتی کو روزنامه‌وان جی مخابن پیدا کو جن افدسانه نه تنی روزنامه‌وان انگلیش هنرمند شانوگر گله کسان جناب نابجن کنگی وی اشکره بن یعنی کنگی وی نابوان ام بزانن جماروان ام بزانن دبر دا چی پیوسته هر دزگه مثلا نمونه اگر کو کارمند مبن یا جی از بخوبم یا جی ناسمه بن پیوسته کو او سردان او دزگه سردان جیه کی بکن او بیجن دبی بابت دا تگسته سندیکای روزنامه‌وان ترکیه دغازه راپوره که آماده بکه لی هی وان راپوره به انجام نکریه جبر توجی لی کلین بکن هم روزنامه پریندار هم روزنامه‌وان فاطمه آسنکرین هم جی پوجنا خودستانه مثل وان دغازن بناوی تگسته لیکولین اکی بکن بله يعني كيف فراد ام فيديو تاراتين بلافكرن اليكاري غاندن اليكارين امريكي دي بينن ما دخواست ام بزان لوكو روزنامه‌وان و كاري روزنامه‌واني نرخاندنا راستيا لسر عردي لغورا بيوانين روزنامه‌گرينا يا نا يعني جي زيدو و كيميت دهيا
يعني هم لآمده هم سامسور دو بشرج سامسور بگرم هم کارم تشتی بجن لگو تیوان روزنامه‌وانی مخابن او بلاف کرنان ین یا آلیکارین کس در وای ولاد در وای ترکیه هاتنه و هر وای کس ناف خوی ترکیه هاتنه مخابن باوای کی بزلالی نایم بلاف کرن باوای کی به هم بجن بونه هر کسی به حق به حقوق نای بلاف کرن آفات دوازه هر کش بنی دست یوان داره بنی کنترل وان داره اما بنی کنترل وان داره به آستانگی کی مزون دستن هر وال سامسوری جمعیت شدید به سامسوری حتی دوجی گلک کس گلک گوند گلک کسی امکان بجن دپرم زدن و هر وال آستانگیش بنا جیان وان و هر چتوان در کتیه هیچی به سرو به برن هیچی کنی وانتنه هارنو بخاری وانتنه به سامسوری هیچی یا الکتریکتنه آفتنه گازا سروشتیش خودتنه یعنی جبروی مخابن او تشتی بتنه تومار کرنجی آفات دوازه کو وکو بریا هر بجارتنا ترکیه بغض هر تشويات رقمي بدأت يكون هذا كيف راد بكرتي يعني مال دنگ باسا دان نهاجي بري توري ما هبوك وخورتك هفدا صالي براي جهاتنا رزقار كرن هي خلكي هي في هيا كو كسكارين وان ور رزقار كرن بل سامسوري دون جولاتي هاتن رزقار كرن هاتاي جولاتي هاتن رزقار كرن حتى دون بيخبر باجبارم شاش نرمكو کپچه دما کو او جیه الوشامن تومار دکه آجو کاری کپچه دبینه کو کسک هیا و هر وقت چاری کاری دکن رزگار کرد کو کچکی یعنی حکومت دغازه کو باوای کی بلد وان جیه الوشامی رابکه و بیاره بگرو وقتی که وقت بابده کی سیاست بله بريز فراد محمد اوغلو ريبابري كومالا رجنا مافانين هريمي بالقال امادي بمرة بقول لك سباس لباجاري سام سوريكو قالك آواهي نوي هاتنا وهالوشاندن ويرانكن خلكي وي دناف خرباي عندها لك سوكارين خواد قرن وبه فينا او بين رزقار كرن او دي بيجن لسيروجين يكا من ارتجي نا آلي كاري وناجي هول الرزقار كرني قهانا باجاري وان شاری ئادیامان قوربانیەکی دیکەی دەستی بوومە لەرزەکەی تورکیا بوو. خەڵکی شارەکە سەردانی ماڵە ڕوو خاوەکانیان دەکەن و هەندێکی دیکەشیان بەنێو ئەو پێداویستیانەدا دەگەڕێن کە خێرخوازان نردویانە. هەرچەندە کۆمەکی حکومەتی تورکیا بۆ ئەم شارەی کە زۆرینەی کوردنشینە وەک دەڵێن هەر زۆر درەنگ گەیشتووە. بۆ بیر هەفتە ئەم هەفتەیە هەر زۆر خراپ بوو بە تەواوەتی وێران بووین لە سێ ڕۆژی یەکەمدا هیچ کۆمەکێکمان پێ نەگەیشت. دۆخەکە زۆر بە ئازار بوو. ئێوارەی ڕۆژی سێم هەندێک کۆمەکمان بەدەستگەیشت هەر زۆر درەنگ بوو. کە لەو وێرانکاریە دەڕوانی کە بوومە لەرزەکە خستوێتیەوە بیر لە چۆنێتی دروستکردنی خانوبەرە و باڵەخانەکانەکەیتەوە. ئەم هاوڵاتیەی ئادیامان دەخوازێ لێکۆڵینەوە لەو کەسانە بکرێت. لێرە بە دواوەیدی خانومان دەوێت لە دەوڵەت یارمەتی دەرونی و داراییمان دەبێت یان ماڵمان بۆ دروستکەنەوە یان پارەمان بدەنێ خانوو کڕینەوە. ئەگەر ئاستی بوومە لەرزەکە خێرا و فراوان بوو بێت ئەو هێواشەی دەسەڵاتی تورکیاش نیگەرانی زۆری دروست کردووە. ببینە دایکێک چۆن باسی خێزانەکەیەکات. بەڕاستی بارودۆخمان خراپە لە حوشەی مزگەوتێکدا دەخەوین هەموو بەستویەتی پەناگەیەک نادۆزینەوە نە ئەو نەکارەبا هەیە هەموو منداڵەکانمان نەخۆشن ناتوانین بچین بۆ هەرجێگایەک ناشوێرین بگەڕێنەوە بۆ ماڵەکانمان لەو سەرمایەداین هیچیشمان نییە بیپۆشین تا دێت قوربانیە گیانەکانی بوومە لەرزەکەی تورکیا و سووریا لە هەڵکشاندایە هێشتا ڕزگار بووان لەو وەرزی سەرمایە لە چاوەڕوانی فریاد ڕەسێکدان یحیا بەرزنجی دەنجی ئەمریکا واشنطن تيمن بالريفابريا شارستاني حكومة هرم كردستان عراقي بردوا من لقريانا قربانيين ارتجي لتركيا وتعبجي لباجاري اصلاحيه لبارزقها ادني اندامكي وي تيمي فيديو جدنجي امريكا رشانديا أنا أفكر يخوم أنا بينا لقاتي سنة وبروك أنا بينا ما ينفع أو هيتي جاز زمين هم قاتة كان ما تدخل عندك يلا ورك هل بلادك شحني جهازينا ما باخبر مباتي جهازينا ويجودين مبرار بله جبو پتر زانیاریان و آگاهی نو لسر ارتجان ها هفکارا من اوزلم یاساک به مره اوزلم یعنی شپاندن داوی
لسر عرضي شهيا بله داخل جبر دمکی کنکو برنامه ما دسبکه سازیا کراستا ترکیه آگاهی هجمارن هری داوی راگاهاند و گوت کو جدو ور و هجمارا کشتیان مخابن گوراش سدی زده بویه و گیشتیه 31,973 کسان هر وها هجمارا برینداران کو دو وک هجته زده تری 8,000 هات بو راگاهاندن بردوام دکه لی به نیزی 30,000 جوان هاتنه درمان کرن و جد نهوشخانه هاتنه درخستن جالیندن ده امدکارن بکرتاسی بیجن کو آلیکارین رزگار کرنه و خلاص کرنه ین سر ارده هما لبر تمام کرنه دما کو تیمین رزگار کرنه ین بیانی جی هدی جی ترکیه چما يعني درت كيف جبرتشي بله وی وارده داخویانی جدا هنه داخل وک میناک ایرو تیما اسپانی گوت کو هن انداموین پیشتی کو گیهشتن اسپانیا گوتون کو کاربدستن تیمین ترکیه دخواستن کو به ماکینات کهون ناف کاولان کو ev ne ligor pivanên me ne ji ber ku dibi ku hinek kesên zindî hin dibin erdehêjê de hebe kavilan da hebin ev jî ne ligor pivanê me be û wekî têzanîn tîma İsraîlê ji ber gefên ewlehiyê vegeriya bû em dikarin ji aliyên din de jî bêjin ku li erdeyê xebatên rêxistinên siyasî û saziyên hikûmetê yên alîkariyê didomin هری پر کونین زوستانê têxwestin stergê têxwestin û her wiha di warê siyasî de rewşa li erdê dibe nîqaşên bertek û sedemê nîqaşên siyasî jî dexil. بله اصلا بکرتی مزانی کو سروکی هری ماکرستان عراقی شما بارزانی لعنتابی بو چه زانیاری هنه بله برس برزانی چو ناوندا آفاد یا لعنتبه پاشه به شانده یا ترکیه کاربدستین حرمی تناودا شارداری انتبیجی سرداناوا کر سرناوی حرما کردستان سرساقیا گلن کرد و سرک برزانی کر هر وحال لور گوت کو ام آمادان جوخه تیمی مل عرده آلیکاریا کاربدستین و تیمین رزگار کرنه دکن و حرما کردستان آماده یکو آلیکاریا خوب بدا لبنده یکو برزانی به چو هفتای به وزیر دروی ترکیه چاوشoğlu را هفدیتنه که بکه او وگره حرم کردستان یا عراقی. سپاس ازلام. سپاس. پشتی و نابری امیجاره کدی و گرن جمعه. دنگی امریکا سرچاوی متمانه پیکراوی هوالو زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. دوشەمێتی من ڕزگارکردنی لە تورکیا گرانیە کارێخوا ji lêgeriyanê li rizgarbûyan daniye ser çareserkirina karesatek mirovî ya mezin ji ber erteja ku zêdetirî 27,000 kesan li Tirkiye û li Sûriyê kuştina. Netewênî yekbûyî doşemê civîneke awarte li dar xist li ser çawaniya zêdekirina alîkariyan ji bo deverên dibin destê serheldayan de li demê hêrisa mezin li hember bersiva nêfneteweyî a sist. Sekreterê Giştiyê Netewênê girtî Antony Guterres dibêje serokê Sûrî Beşar el-Esed razî bûye dû deriyên sunûrî yên Bab el-Selam û el-Ray ji Tirkiyê re ber bi Bakurê Rojavayê Sûriyê re veke da ku rê bide gihandina alîkariyan. Serokê Sûrî Beşar el-Esed ku ji cîhanê hatiye vederkirin û dibin cizayên Rojavayê de ne banga alîkariya nefneteweyî kir ji bo nû avakirina jêrxana abûriya welatê wî ku netewên yekgirtî texmîn dike pitir ji 5 milyon kesan li wî welatî bê mal û halmane. Belê em rû bikin dîsan Sûriya û
هەلبەت پامێری ما زانە عمەر بەری چەند ڕۆژان لە ڕقا و لە من بجێ بوو ji بۆ شۆپاندنا گەهاندنا ئالیکاریین و ڕێبەبەریا خوەسەر کۆمکردنە و هەوڵ دەدە بگەهینە وان دەڤەرین ئەرتهەژێ نەها دیارە زانا ڤەگەڕیایە قام مشلۆ زانا یعنی ئەو ئالیکاری و ڕێبەبەریا خوەسەر ئامادەکردن چما ناگەهن دەربازی وان هەرێمان نابن. بله دم باش دکی زخوا دو هگر امریکا بسازکی زد درجهان جسه درجهان لهریم عمل بيجي آلیکاری درباسی هریم جدا بونه یک دو کروانجی مزنترین کروان آلیکاری درجه ام جلود درجه عون الدادات يجري من بيجي بدل السورة سوري ده درباس درجه الكايها گوددن رجبیا خوشتر بدن رژیم بگیرد کروان که آلیکاری روی درجی درباس بود. ده چیکیجان آگاه کیجان درباس دبه آلیکاری گوج آلیه جواکا سویل و ایلن عشیران و جواکی گالری هاتی اندانه اکتسیون سوری کنه ریندان دا و آلیکاریا دا کوش درگه و مجلود و عون الدادات درباسی هری ببدن. لی آلیکاریا رجبیا خوشتر گو یا مرده یا حری سرکیه گوشت تملی والجوري ما بشعبي خويا بيت ومشروفان نزيد يصابوا السي صهريجن سوتمانية جو بمقدار بيتري مليون بمقدار 4 مليون دولار بكا أويا درباسي هري من أبونا رنداش الله تبعي. باشا. رجيمي الكايا ربيع خسر درباس. زانا مدخواز بزانم اوین کو درباز دبن دگهنا کسین کو پی تی وی بوانا های کسین کو قربانیین ارتجینا خود تشبه يعني ماركش ابو جو ابو مركزيه عون الدادات سلطان جو او كميون ايطالي درباس نابل دبري بخوا وي لدبري كاجي نابر بين داخستن وعربيه جايه او كومي تشغار روان وبار بكم وهار تسع ريال في تذكرنا كجو ابو خالد درباس رام بيجي كسم في دبي وان هي ابيا جي غمان كثير مزبه هبي دي غمان يجي لايل العشيره بقى سبيل او الفاري رادستر دبي تقول بتجي ليه نقول انغاريه تكاس ما ده برا جو ما دسخستنا تايبتي او الفاريين ابوري يعني لما يقول خلف كسم قارن خلفي اوروبا تبري دين الفاريين تراكشين دیوی و پران وقت باچش و کومی زانا دنگیتتی جار دنگیتتی برین من دخواست بکرتی اگر شما را بیجی تشتی کو هری او هری پی تی وی چی تشتی هیا پیداوستین وان ین هری گرینگ چنه نها اگر بکرتی شما را بحث بکی يعني ستبني وكا مضايا حل شركة جو كجدية وإذا غريبة هي آدمجي بكونوا كجدية جو أو كسر 5 مليون كسر بيجي وال بكري رابزين وبيجي واره هذا دخل. زانا عمر بعمل دنجي أمريكا جا قامش لو راسته خب مرة بقول كي سباس. چالاکوانان و سەرپرشیارانی کەمپێنەکانی هەرێمی کوردستان بۆ یارمەتیدانی لێقەوماوانی بوومەلەرزەکانی تورکیا دەڵێن کە ڕەنگە بیرکردنەوەی ئەو هاوڵاتیانەی تورک و عەرەب ئەبێ بەهۆی گۆڕینی بیرکردنەوەی هاوڵاتیانی کورد و عەرەب بەرامبەر بە کورد دوای ئەوەی کە ئەم یارمەتیانە دەگەینن تورکیا. راپۆرتی دڵشاد ئەنوەر لە کەرکووک. سەرپەرشتیارانی کەمپینەکانی کۆکردنەوەی پارە و شمەک بۆ ناوچە بوومەلەرزە لێدراوەکانی تورکیا و سووریا ڕای دەگەێنن هاوکاریەکانی خەڵکی هەرێمی کوردستان لە پاڵ پاڵنەرە مرۆی و ئاینەکاندا گۆڕانکاری لە بیرکردنەوەی ئەو تورک و عەرەبانەش دروست دەکات کە ڕای نەرێنیان بەرامبەر کورد هەبووە. من پێم وایە کە هاوکاریەکانی خەڵکی کوردستان کاریگەری گەورەدانێ لەسەر دڵ و دەرونی تەنانەت شۆڤینیەکانی شانش کە ڕای خراپیان بەرامبەر گەلی کوردستان هەیە لە بەرەوەم گەلەی ئێمە سەر ڕای داگیرکاری سەر ڕای ئەو هەموو مصیبەت و میحنەتەی کە لایەن داگیرکەرانیەوە بەسەری هێنراوە هێشتا پڕە لە میهرەبانی هێشتا پڕە لە ڕۆحی بەدەمەوە بوون و ڕۆحی فریاکەوتن لە تۆڕە کۆمەڵایەتەکان لەلایەن هاوڵاتیانی هەرێمەوە کۆمنتی ئەو هاوڵاتیە تورکانە بڵاو دەکرێتەوە کە کەمپینەکانی هەرێم کاریگەری لەسەر
بیرروڕایان داناوە و ستایشی پاڵپشتیەکانی هەرێم دەکەن بۆ لێ قەوماوانی ناوچە بوومە لەرزە لێدراوەکان. دڵنیام ئێستا بیرکردنەوەی تورک وەکو هاوڵاتی تا ئاراستەیەکی باش گۆڕاوە، چونکە پێشتر ڕژێمی فاشستی تورک بە جۆرێک خەڵکی تێگەیان دەبوو کە کورد هەمیشە بە دوژمنی سەرەکی خۆیان بزان، کە کورد هەمیشە بە خەڵکانی نەیار و دوژمن بزانن، بەڵام کۆکردنەوەی ئەم کۆمەکانە کە زۆربەی زۆری ناوچە تورکیەکانی گردوتەوە، بەڵام بەداخەوە لێرە خەڵگوا ئەزانێ کە زۆرینەی ناوچە کوردەکانی گردوتەوە هەر کۆکردنەوەی ئەم کۆمەکانە بۆ خۆی ڕای زۆربەی زۆری خەڵک ئەگۆڕێت لە تورکیا. بەشێک لە چالاکۆنان پێیان وایە هاوڵاتی کورد و عەرەب و تورک گرفت لە نێوانیاندا نییە و سیاسیەکان گرفتەکان قوڵ دەکەنەوە و پێیان وایە پاڵپشتیەکان هاوسۆزی دروست دەکەن. وڵاتیان لە کوردستان یا لە بەشەکانی تر لەولا لە باشوور لە باکوور لەولا هاوکاری یەکتریەکە لە بڕۆ دەوریە بێ و تەسیری کاریگەریە بێ لەسەر کاڵکردنەوەی ئەو شۆبێنێتێکە سیاسی دەسەڵاتدارەکان تۆویدا چێن و دای ڕێژن. لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان کەمپینی بەرفراوان بۆ بەهانەوەچوونی هاوڵاتیانی ناوچە بوومە لەرزە لێدراوەکانی سووریا و تورکیا بەڕێوەچوو. بڕیارە لە ڕۆژانی داهاتوودا هاوکاریەکان بگەیەنرێنە ئەو دوو وڵاتە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان. شێخ جەهوەر هەرکی ئاغای عەشیرەتی هەرکی دەڵێت کە لە بەغدا هەوڵی ڕفاندنی دراوە بە بیانووی پرۆسەی دادگایکردنی تاوانبارانی ئەنفال. شێخ جەهوەر پێشدەمێکی کورت ئەم ڕاگەاندنە لە پرێس کۆنفرانسێکدا لە شاری سلێمانیدا. سنوور کەریم پەیامەری دەنگی ئەمریکا لەگەڵمانە بۆ ئەوەی بزانین ڕاستی ئەم هەواڵە چییە. سنوور فەرموو چی دەبیسیت دوای ئەو پرێس کۆنفرانسە؟ بەڵێ دەخی لەم کاتتان باش دیارە بەر لە نیو سەعات شێخ جەوهەر هەرکی کە خۆی بە عەشیرەتی هەرکیەکان دەزانێت لە پرێس کۆنفرانسێکدا بە ئامادەبوونی بەشێکی زۆر لە عەشیرەتەکەی لە گەڕەکی سەرچنانی شاری سلێمانی کە نزیک لەم شوێنەیە ئێستا من لێی وەستاوم لە پرێس کۆنفرانسێک ئەوەی ڕاگەیان کە لە بەغدای پایتەختی عێراق لەلایەن کۆمەڵێک کەسی نادیارەوە بە ناوی مەحکەمەوە هەوڵی فڕاندنی دراوە. ئەگەر ئێوە پێتان باش بێت دەچین لەگەڵ بینەران پێم خۆشە خۆمان بینەری پرێس کۆنفرانسەکە و بەشێک لە قسەکانی ئەو بەڕێزە بێت. أما شو ما فندقي صحاديكي الشاو أو فندقي موظفي فندقي هذا الجيم ده قلت من كاي جوار عند جماعتي تو لبننا انتظار تو ده كان مش بري خداي صحاديك أو جماعتي من صحادي شو ده هين حقيقة من تلفوني خو كلام بري خداي كثر تلفوني منك كده موجود هرب بيجي بياني لهم بلا بينما ولو شو هات قلنا ولا جماعتي حكمة جماعتي محكمينا بله سنوور خان يعني جەهوەر ئاغای هەرکی چی کەسێک چ لایەنێک تاوانبار دەکە بەوەی بە هەوڵی ڕفاندنی؟ ئەو بەڕێزە بێت ئەو ئاماژەی بەوە کرد کە لە ئێستادا هەتا ڕاگەیاندنی ناو کەیسی محکەمە ناوی هیچ کەسێک ئاشکرا ناکا بە دیاریکراوی لەبەرەوەی بەڵام لە هەمان کاتشا ئەوەی ڕاگەیان کە ئەوان لە ڕێگەی محکەمە و دادگاکانی هەرێمی کوردستانەوە داوا تۆمار ناکەن وەک جۆرێک لە بێباوەڕی بە دادگاکانی هەرێمی کوردستان و لە قسەکانی وا دەخوێنرایەوە ئەڵبەتە لەبەرەوەی بە جۆرێک لە جۆرەکان ئیعازی لە وەڵامی پرسیاری پەیامنێرێکدا بەو جۆرە وەڵامەکەی دایەوە کە ئەو یان لە ڕێگەی محکەمەی نێودەوڵەتی یان محکەمەی ئیتیحادی بەغدادەوە هەوڵدەدا ئەو کێشەیە چارەسەر بکات و ئەو ئاماژەی بۆ کرد کە ئەمە جاری یەکەم نیە عەشیرەتی سەرۆکی عەشیرەتی هەرکیان هەوڵی ڕفاندنی دراوە. ئەڵبەتە لە جارانی پێشووتریشدا 4 جاری تر یان 5 جاری تر بە هەمان شێوە هەوڵ دراوە بەس ئەم جارە ئیتر ئەو ئاماژەی بۆ کرد کە ئیتر بێدەنگ نابم لە کاتێکدا کە تۆمەتێک خراوەتە پاڵی کە تۆمەتی قەتڵە ئەو لەبەردەم هەموو ڕاگەیاندنەکان هەموو ئەو تۆمەتانەی ڕەت کردەوە ئامادە بوو ئامادەیی خۆی دەربڕی بەوەی کە بچێتە بەردەم دادگا و هەموو بەڵگێک بسەلمێنێ کە
وایە بە قسەی خۆی ئەو دەستی نییە لە کوشتنی کەس و یاخود لە پرۆسەی ئەنفالدا. بەڵێ ئەگەر ئەو ناوێکی تایبەتیان لایەنێکی تایبەت نەڵی کە ئەو کەسانە لە دوای ئەوەی لە پشت هەوڵی ڕفاندن و ئەوەندان ئێمەش ناتوانین پشتڕاستکەینەوە لەگەڵ ئەو لایەنە قسە بکەین پێ بڵێن ئایا ڕاستەیانە. بەرحاڵ سنوور کەریم پەیامبەری دەنگی ئەمریکا لە سلێمانی لەگەڵمان بوو. زۆر سوپاس. دەست خۆش سنوور. حکومەتی عێراق زیاتر لە 272 میلیارد دینار وەک قەرەبووی ئەو گەنمەی کە جوتیارانی کوردستان لە ساڵی 2015 و 2016 بە دەستگا تایبەتەکانی عێراق داوە. ئەمە یەکێک بوو لەو کێسانەی کە یەکلای نەبووتەوە لە ماوەی ڕابردوودا چەندین خۆپەشاندانی جوتیارانی لێکەوتەوە. جوتیاران و بەرپرسێکی وەزارەتی کشت و کاڵی حکومەتی هەرێمیش لەسەر ئەم بابەتە قسەیان بۆ پەیامبەری دەنگی ئەمریکا ئەحمەد زێباریان کردووە. دوای تێپەڕبوونی نزیکەی 8 ساڵ بەسەر وەرگرتنی پارەی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان لە کۆتاییدا بە پێی زانیاریەکان بڕی 272 میلیار و 26 میلیۆن دینار لە پارەی قەرزی گەنمی جوتیاران بۆ ساڵی 2015 و 2016 خرایە سەر حسابی هەرێمی کوردستان. ئەگەر باسی ئەو بکەین وەزارەتی کشت و کاڵ چی کردووە خۆڕۆڵی چ بووە لەسەر بابەتە. ئێمە یادداشتنامەیەک تێگەیشتنمان هەیە لەگە وەزارەتی زراعی عێراق کە لە خەڵکدا تەسبیتی شایستەکانی جوتیارانمان کردووە. هەروەها بەسەرپرشتی خودی جەنابی وەزیر لە ساڵی ڕابردوو لەسەر ئاسی باڵا جەنابی سەرۆک کۆمار بینراوە لە پرۆژەی یاسای ئاسایشی خۆراک تەسبیت کراوە حەقی جوتیاران کە بۆ لەمە دووە تاخیر نەکرێ و ئێمە لە ئەندامێکمان هەیە لە لیژنەی باڵای ئاسایشی خۆراکیش بەردەوام پێداگریمان لەسەر شایستەدارەکانی جوتیاران کردووە. یعنی چ بکەیت ناتوانانی ژمارەیەک جوتیارم دەڵێن دڵخۆشن بە خەرجکردنی پارەی گەنمی خۆیان لە هەمان کاتیشدا زۆر نیگەرانن کە پارەکەیان تا ئێستا دواخراوە. من وەکو خۆم من 20 میلیۆنم لە لای حکومەت بوو. ئەو 20 میلیۆنە ئەگە بێت و بە یەکزاری وەرم بگرت بە لە کاتی خۆیدا من پرۆژەک شتەکەم پێ دەکرد. بەڵام ئەو پارەی بەش کرد و هەر جارێ بڕ و کۆچی لێدا و هەندێکی بە 4-5 زاران هەر جارێ چەند میلیۆنێکی دەداینێ. یعنی چەندی ئەتوبری لەکن حکومەتیە. ئەبوبەکر مۆردکەی هەر لە ساڵی 2016ەوە لەو ساڵی کە حکومەتی عێراقی پارەکەیان بە تەواوەتی ناناردووە گەنمەکەی خۆی بە حکومەتی عێراقی نافرۆشێت. بەس شەر گەنم نییە ئێمە ئەو کات و سادیکە ئەو گەنمەمان پێگەیان کە تەسمی سایلۆی حکومەتی عێراقیمان کرد وەکو ئێستاش ئەوەنە بڵێ ئاسان بێتن و بە مەڕەشاد بی هەمووی بە بێر و بە خاکەناس ئەمە بەڕاستی ئاودانی ئەوەمان کرد زۆر مادیمونە کچی زۆرمان کردی و غەدرەشی زۆر گەورە لێکردی. بە پێی زانیاریەکانی دەنگی ئەمریکا هۆکاری نەناردنی ئەو بڕەپارەی گەنمی جوتیاران بۆ ساڵی 2015 و 2016 بۆ ئەوە دەگەڕێتەوە کە حکوومەتی عێراقی بڕێکی دیاریکراوی وەرگرتنی گەنمی جوتیاران بۆ شارەکانی هەرێمی کوردستان داناوە. بەڵام جوتیار و بازرگانانی هەرێم لەو پشکەی خۆیان زیاتر ناردووە. ئەمە بووەتە هۆی کێشە و گرفت. وەلێ جوتیارانی هەرێمی کوردستانیش پێیان وایە ئەو 2 ساڵە ساڵێکی پڕبارانەوی و بەرهەم بووە. بۆیە دەڵێن پێویستە جوتیاری ڕاستەقینە کە تەوانی نییە لەوەی گەندەڵی کرابێت لە خەڵکی ترجیا بکرێتەوە. 700,000 لێ دەستێنی ئەو جەزائیدەن ئەگە زوود بداتێ. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا هەولێر. ئێستاش مام فارس حسێن بەرپرسی ڕێکخراوی جوتیارانی سەردەم لە هەولێر لەگەڵ مام فارس ئەم کاتت باش ئەم بڕیارەی حکومەتی عێراق بۆ ناردنی ئەو بڕەپارەیە چۆن هەڵدەسەنگێنن؟ ئەو کاتت باش کاکە زۆر سپاس بۆ دەنگی ئەمریکا. ئەمە پرسەکی زۆر گرینگە کە ڕوونکردنەوەیکی جوان و لۆ دوا ڕۆژیش کە جوتیاران متمەین بن ئەم غەدریان لێکراوە. دیارە ئێمە لە کاتیەوەی کە ئەو گەنمەی سارانە لە مێژووی حکومڕانی حکوومەتی عێراقدا سارانە ئەو گەنمانە تەسمیری سایلۆیەکانی عێراق دەکەیت لەوەی مەوادی غذایی بدرێتە ئارد بدرێتە هاوڵاتیان. هەموو سارێ بە سعری مەدعوم دەدرێ. لە 14 و 15 و 16 سارانی 14 و 15 و 16 حکوومەتی عێراقی بەناحەق هەرچی گەورە ئەم سعرەی کە سعری مەدعومە کردیە سعری توجاری ئەو کاتی بەڕێز عەبادی ڕێز وەزەرای عێراقی بوو لەبەرەوەی مەهانەی ئەوەی بوو کە
ئێوە گەرمی بازرگانی لە دەرەوەی هاتووە لە دەوڵەی ئۆکرانیا و سووریا و تورکیا گەرمی جۆتیاران نییە لە سعری مەدعوم کە دامی جۆتیارانە کردیە سعرێکی خەفی سعری توجاری ئێمە زۆر بە ناحەقماندانی وەکو من مامفارس سەرۆکی ڕێکخراوی جۆتیاران ئەو مەعامیە خۆبەخشەی کە خەڵات کرا کاک بەشدار هەمان کێسی جۆتیارانی بە خۆبەخشی لەگە من چوین ئێستا من لەو جێمە لە گوندی مورتکەی بە پێیان و بەوەی کە چوین بەغدا لۆی سکالامان لەسەر حکومەتی عێراقی توبەوار کرد لەسەر خودی عەبادی و ڕێزرا و کۆمپانیای گەنم بەڵام توانیمان 52 جەرسەی محکەمە بەڕێوە بکەین. باشە مامفارس هیواتان هەیە کە حکومەتی عێراق بڕی تریز پارەی جۆتیارانی هەرێم بداتن لە داهاتوودا؟ ئێمە کە ئەومان دێبوونەمان کردیا ئەو کێسەمان بە 94 جار من لەو جێ چوومە بەغدای سکالامان تەقدیم کردێ لە محکەمەکانی بەغدای کەرخ و ڕەسافە و هەتا لە هەولێریش هەولێر گوتی محکەمەی هەولێر گوتی عایدی بەغدایە بەتەمان بیدەنێ محکەمە دوایە کە بڕێکمان دووسار پارسار وەرگرت لەو کاتی بڕیاری عەبادیمان هەروەشاندەوە کە هەرماوەشاندەوە بۆ سعریمە 3 بەش پێشتر نیوەش وەرگیرا بوو ئەو بەشەی پارساریشمان وەرگرت بۆ سعری مەدعوم ئەو کاتی بڕیار درابوو کە کازمی ڕێزرا عێراقی بوو ئەو محکەمەی نەستە تەنفیذ ئێمە ڕاماگرت بە ئینتیفاق ئەو بەێ باڵێ مامفارس دەبیست بە کورتی ئەگەر وەڵاممان بدرێت تکایە ینی حەزم دەکرد بزانم باشە هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان توانە ئێوە هەیە لە ساڵانی داهاتوودا بەرهەمی جۆتیاران وەرگن گەلمی جۆتیاران وەرگن و پارەکەیان پێ بدەن بۆ ئەوەی پێویستیان بە بەغانە بێ و دادگاکانی فیدراڵ و ئەوانە وەکو بڵین بەو ڕێگایە نەشنە پارەکەیان وەرنەگرن. والله من ئەمەوەی بە ینی ڕەشبیرم لۆی لەبەرەوەی حکوومەتی خوتەیەکی متەکامیلی نییە بتوانێت گەنمی داهاتی جۆتیاران وەرگرێت بەرەوەی هەتا ئێستا قاعدەی سابت هەیە کە تێبگەین ئەو قاعدە سابتە چییە؟ مەوادی غذایی کە حکوومەتی عێراقی دەداتە هاوڵاتیان ئەو گەنمێک کە لە ئێمە وەرەجێ لە جۆتیارانی کوردستان و وەسەت و عێراق ئەوە دەکرێتە ئار دەدرێتە هاوڵاتیان ئەمە حکوومەتی عێراقی بوزەیەکی خالی دۆزن لە کوردستانی ئێمە ئەم مەوادی غذاییە نییە بدرێتە هاوڵاتیان هەر دەوی بدرێتە حکوومەتی هەرێمی کوردستان دوو کۆمپانیا علاساز وەر ئەویش کۆمپانیانە سەر نەکەوتن نەیانتوانی 2 ساڵەوە پێش وتکەساری بوو من قەنەعاتم نییە حکوومەتی کوردستان بتوانێت ئەم گەنمەیەگری مامفارس با بچینە پرسیارێکی دیکە تکایە دەزانم جۆتیاران گلەیان زۆرە کێشیان زۆرە بەڵام پرسیارەکە لەوەدایە جۆتیارێکی مام ناوەند ئەتوانێت بە داهاتی کاری خۆی بژیتن ئێستا لە هەرێمی کوردستاندا؟ نه دەزانم بۆ ناتوانانی بەڕێز کاک حکومەت خۆی جۆتیار پیشەیەکی گەورەیە لەبەرەوەی خاک و ئاغ و نیشتیمانەکەی دەپارێزی حکومەت دەبیت داعمەکی خەیالی بکە لۆی بەروبوومەکەی بە بازارکە بە سعرێکی باش وەکو ئەو گەنمەی نەبێ کە ئێستا ئێمە پێوە مردی من 94 جار چوومە بەغدایە 52 دەرسەی محکەمەم بڕی لە بۆ قوت لە بچە ئەرک و پارەی خۆم 8,000 دۆلار لەبەر چ خۆم سەرفکردی هەتا توانین بیتە هەموو دنیا تێبگەینین بە خۆبەخشی بەڕووی لە ڕووی یاساییەوە ئەمە توانیم ئەم پارەیە جێبەجێ بکرێ و بتوانین کە زەختەکی گەورە بوو لە هەموو چەند جار لەگە قونسیلەی ئەمریکاش کۆبوونەوە بۆ ئەم شایستە دارایەکان دەستەکانتان خۆش مامفارس هەرێمی کوردستان دەستەکانتان خۆش لەگەڵ ئەو پارێزەرانەی لەگەڵتان بوون مەمنونم.
مام فارسەسێن بەرپرسی ڕێکخراوی جۆتیارانی سەردەم لە هەولێر ڕاستەخۆ لەگەڵمان بوو ئەم ڤەگەڕن جەم هەفکارەخۆ ئۆزدەم یاساک و لەسەر مەسەلین تورکیا و بتایبەت ژیک و هەوڵێن ڕزگارکردنی هیڤیان ڕزگارکردنی هەندێکی کێم دەبن لێ مەسەلێن نیقاشین سیاسی لە تورکیادا و لەسەر ئاسی نێفنێتەوەیژی هەنە لەسەر پاشە ڕۆژە تورکیە باندۆرا vê ارتێژی لەسەر پاشە ڕۆژە تورکی بتایبەت هەڵبژاتنان تە چ زانی پێداچوونە تە چنە بله امکارم بیجن دو دخیل کاربدستک پارتیا دسلاتداری یا AKP یا اردوغان داخویانی اکدا و گوت کو دوی کو هلبجارتنین ترکیه کو دهات حساب کرن اوی 14 گلانی داوره کرن به بو سالی کی پاش وره خستن ev daxuyaniya Bülent Arınç kardesteberiye AKP bu sedema nerazibun u bertekin demudestiyen partiyen siyasiyen Türkiye jiber kullu Türkiye ligor kanunin bingehin yen Türkiye dahil hilbijartın nukarın verin paş ve hıstın Billi ku sedemek şer yanjı tiştektirin hebe le şernine le Türkiye le kardes opozisyon demudes bertek nişanda u got ku ev yeknay kabul kırın ev Erdoğan bevi daxuyani kardesten xwe doxaze binge hek ava bike u vi pevajoya hilbijartın erdihêjê ji bo çarenivîsa xwe û ji nû ve hilbijartina xwe wek amûr bikarbîne. هەلبەت وانجی وەکو ئەیوب ژی گوتی وانژی نەخشەڕێکاخوا هەیە یا ئۆپۆزیسیۆنی بتایبەت جی ئەم چاوەڕێ چ دیکن ئەو چی بێژن Belê tê digotin ku nehatiye piştreskirin dibe ku va daxuyaniyek bidin lê ser pîvanên rewşa awarteya li heremên erdbêjê hin tedbîrên bo aboriyê û mexdûrên erdhêjê hinek pîvanan û tedbîran ragihînin her wiha dibe ku ser hilbijartina jî tişteke bêje dexil. Spas Özlem. Spas. کۆش کاسپی دەبێژە ئەمریکا نزانەکە ئەگەر ئەو تشتێن نەناسکری ین کوبەری چەند ڕۆژان ژهێلا باڵەفرێن شەڕین ئەمریکیڤە هاتی نەخستن یەن سیخۆریە بن یان ژینا جان کاربی بەردەفکی ئەو لە کاریە نیشتیمانیا کۆش کاسپی دی کۆنفرانسێکی ڕۆژنەمەوانیدا گوت ئەم بە درستی نزانن کە ئەگەر سازیین چاودێری و جاسوسیە بوان کەرەستە ڕاهەبوونا کو نەناسکری بوون هەبوون یانە لێ ئەم ئەگەرێکی بڤێ ڕەنگی دوور ناخن قەس ساسپی هەروەسا گوت تن نیشانین چالاکین زندیوەرین ئاسمانی یەن نەناسکری تنانە پشتی کو ئەفسەرێکی پایە بلندێ ئەمریکی ڕەت کری کو وێ احتیمالێ دوور بێخە. داخستنی دەرگای باغێکی گشتی لە هەڵەبجە بووتە ڕێگر لە بەردەم کەسانی خاوەن پێداویستی تایبەت و ئاسایشدا بە جۆرێک کە ئاستەنگی گەورەی بۆ چوونە ژوورەوە دروست کردووە لە ڕێگەی بەدواچۆنێکی ڕۆژنامەگەری دەنگی ئەمریکادا شەرەوانی هەڵەبجە و ڕێکخراوی کەم ئەندامانی هەڵەبجە لەسەر گرفتە لەسەر ئەم گرفتە کۆبوونەوە و بڕیاری چارەسەرکردنی گرفتەکەیان داوە بەرامری دەنگی ئەمریکا فەرحان هەورامانی ئەم راپۆرتەی ناردووە. دەرگای باخی گشتی هەڵەبجەیە و بەم زنجیرە داخراوە ئەوانەی لێرەوە دەچنە ژوورەوە گەر هاوڵاتی ئاسایی بن پێویستە لەسەر لا بڕۆنە ژوورەوە گەر شتومەکیشان پێبێت دەبێت دیوارەکە بەکاربێنن. ئەوەنەی بیرم بێت تەمەنێکە ئەم زنجیرە بەم دەرگاوەیە ئەگەر جارجار گۆڕانکاری بەسەر دەرگاکە هاتووە بەس گۆڕانکاری بەسەر زنجیرەکە نەهاتووە. باڵیۆزخانەی ئوسترالیا لەم باخەدا ڕێگای تایبەت بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت و شوێنی دانیشتنی بۆ دروست کردوون بەڵام بەم هۆکارە ناتوانن بەکاری بهێنن. دوای بە دوواداچوونێکی دەنگی ئەمریکا دەرچەیەک بۆ کردنەوەی دەرگاکە دەخرێتە بەردەمیان. سپاس بۆ دەنگی ئەمریکا کە ئەم بابەتەی بە بابەتێکی سەرەکی ئیشی کاری خۆی زانیوە هاتووە چارەسەری بکە. ئێمە بەهۆی ئەم راپۆرتەوە ئەمڕۆ لەگەڵ سەرۆکی شارەوانیە دانیشین وە کەپێکە و گفتوگۆکەین. ئێمە چەند پێشنیارێک بۆ جەنابیان نەخینە ڕۆیەک لەوانە بۆ نمونە ئەم باخە کۆمەڵە پاسەوانی هەیە پاسەوانەکان ئاگایان لەو کەسانە بێ کە سەردانی ئەم پارکەکەن. دوای گەیاندنی گرفتەکە بە سەرۆکی شارەوانی هەڵەبجە لە ڕێگەی دەنگی ئەمریکاوە بەڵێنیدا دەرگاکە بە هەمانگی لەگەڵ ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە بکاتەوە.
هەر لە ڕێگەی دەنگی ئەمریکا بە جنابتان ئەڵێم و لەگەڵ کاگمەریوانی بەڕێوەبەری کە مندامان قسەم کردووە و جەنابیان پێم ڕاگەنەوە تەشی بێنن بۆ شارەوانی لەگەڵ ئەوانە لەسەر هەر میکانیزمی ڕێ بکەین بۆ کردنەوە دەرگام لە خزمەتیان دەرگاکان بۆ ئەکەینەوە زۆر بە ئاسانی ئەمە لە خزمەتیان نابین. شارەوانی هەڵەبجە بۆ هۆکاری ڕێگریکردن لە برنەژوورەوەی ماتۆرسکیل دەرگاکەیان داخستووە، بەڵام ئەم هەنگاوە ئاستەنگی بۆ هاوڵاتیان بەگشتی دروست کردووە. بڕیارە لەم هەفتەیەدا دەرگاکەش بکرێتەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. هیوین دەمن خۆش جووەڕە هەتا بەرنەمە سەبە یا کورد کونەکشن و خودەحافیز.